عەزیزانی من، جوامێرانی خواویستی، دیندارانی کورد، مژدەیەکی زۆر خۆش بوو ئەلحەمدوللا ئەم ساڵ ڕەمەزانەکەمان بە مزگەوتە قەرەباڵغەکان بردەسەر. مژدەیەکی خۆشە گەر خوای پەروەردگاریش لێی وەرگرت بین. دیسان مژدەیەکی خۆش بوو کە بینیمان ئەو هەموو خەڵکە بە تایبەتی گەنجەکان گەڕابوونەوە بۆ دینەکە لە کاتێکا کە هجوومەکان بۆ سەر ئیسلام زۆرتر بوون. ئەوانەی دژ بە ئیسلام بوون دەسەڵاتدارتر بوون. هێزیان زۆرتر بوو بەڵام لە ئیفلاسێکی ڕۆشنا بوون. لە بەرچاوی میلەتەکەمان هەمویان تووشی نشستی بوون، تووشی شکست بوون. هەموو ئەبینن خەڵکەکەمان بە خوێنەوار و نەخوێنەواریەوە لە هەموو چینەکان و توێژەکانە ئەیان بینن کە ئەمانە چۆن عەلەمانیەت تووشی ئیفلاسی فکری کردن. 100 دانە ساڵە ئەمانە خەباتی خۆیان خەباتی کوردایەتی عەلمانیان بەو عەلمانیەتە جارێک بۆ شەرق و بۆ غەرب کردووە. ئێستا ئەبینین چۆن ئیفلاسیان کردووە، چۆن ناتوانن جوابی قول هو الله ئەحەدێکی مەلایەکی لادێ بدەنەوە. ئەمە ئیفلاسی فکرە، ئەمە نەمانی فەلسەفەیە کە خۆیان هەڵەواسی جارێک بە فەلسەفەی ڕۆژئاواییە و جارێک بە فەلسەفەی مارکسیزمە. هەمویان سەریان لە بەتاڵەوە دەرچوو، بەرامبەر بە دینەکەمان شکستیان خوارد، هەروەکو ئەوەی کە شتێک بدرێ بە تاوێرە بەردێکە. هەموو خەڵکێکەشمان بەرنامەی سیاسی ئەم تاغوتانەی بینی چ ئیفلاسێکیان کرد. نەیانتوانی ئیدارەی دەوڵەت ببەنە بەردەست ببەن بەڕێوە ئەگەر چی دەوڵەتێکیان خستووە بەردەستیان بەهێزتر بوو لە هەندێک وڵاتی ئەوروپی وەکو ئەلبانیا و ڕۆمانیا. بەهێزتر بوو، دەوڵەمەندتر بوو لە زۆر وڵاتی ئەفریقی. بەڵام نەیانتوانی خۆیان بوو دەڵە بوون، خۆیان گەندەڵ بوون، نەیانتوانی ئیدارەی دەوڵەتێ ببەن بەڕێوە، نەیانتوانی زاڵ بن بەسەر نەفسی دیکتاتۆریەتی خۆیانە، بەسەر ئیختیلافی کوردایەتی خۆیانە، بەسەر شەڕەپاڵی خۆیانە. پاشان فاشل بوون لە ئاڕاستەکردنی کۆمەڵگەی کوردەواری. ئێستاش نازانن کامیان زۆر مەسئولێکی زیرەک و لەبلەبانە کە شکورتیاشیانە نییە، کامیان بگری نازانێ ئاڕاستی کوردەواری بۆ چوو ئەبە. ئەم کۆمەڵگەی کە کەوتۆتە بەردەستی ئەوێت چ پەیامێک بگەێنە بە خەڵکی. بۆیە لە زەمەنی ئیفلاسی کوردایەتی ئەوای لێ هاتووە کە کورد هیچ پەیامێکی پێنیە نەبۆ خۆی نەبۆ ئەوانەی دەوروبەری. تورک و عەرەب و فارس هەموو گەڕاونەتەوە بۆ ئیسلام. هەر یەکێک لە ئاستی خۆیان و پەیامێکی هەڵگرتووە کە پەیامی دینەکەیە، هەر یەکە بە دید و تێڕوانینی مەزهەبی خۆی. بەڵام ئادەی بزانین کوردایەتی وانانی فاشل چیان بە کورد کرد. کوردیان گەیاندە چه ئاستێ؟ ئیفلاسی فکری، ئیفلاسی سیاسی، ئیفلاسی ئیداری، ئیفلاسی ئاڕاستەکردنی کۆمەڵگە، ئیفلاسی قیەم، ڕازگۆییەکیان تیان نابینن، وعدێکیان تیان نابینن بیبەنە سەر. هەمویان دەموچاوی پلاستیکیان لە سەعدی ئەحمەد پیرە پیسترە. یەک لێک درڕندەترن، هەموو ئەوانەی کە واجهەی سیاسیشن لە جەلادەکانی زیندانیان ڕوڕەشترن. هیچ هیوا ئومێدێکیان پێ نەماوە، کەس پێی نەماون. تەنانەت ئەوانەی کە شوێنیشیان کەوتون بۆ پارەکانیان شوێنیان کەوتون و بەس. ئەمە ئیفلاسی تەواوە. لەگەڵم ئیفلاسی کوردایەتیە ئەبێ بزانین کە کوردێتیەکی ڕەسەن بەم دینەوە هاتۆتەوە پێشێ. خەڵکانێکی موسڵمان و دیندار و لەخوا ترس، خەڵکانێکی ڕۆشنبیر و هۆشیار، هەم ئاگادار بە دینەکەیان، هەم دیندار بە دینەکەیان و هەم واقعناسانە هاتوونەتە پێشەوە. و ئێستاش بە فەزڵی خوای گەورە هەمویان چاوکراوە و خاوەن شەهادەن. هێزێکی لە بن نەهاتوون بە فەزڵی خوای پەروەردگار. ئەمانە پێویستە ئەقلیان بەوە بشکێ کە ڕێگاکەمان گەیشتووینەتە قۆناغەکانی کۆتایی. ئەبێ بزانین کە ئەوانیش سەرەتای کۆتایی پێهاتنی دەسەڵاتی عەسکەری و سەربازی و ئەمنی و مخابەراتی و اقتصادیانە. بەڵام ئەمە پێویستی بە پلان هەیە، پێویستە بە پشو درێژیەکی تر هەیە، پێویستی بە واقعناسیەکی ڕۆشنتر هەیە، پێویستی بە کۆمەڵکاریەکی بەهێزتر هەیە کە وزە وەرەی خۆمان هەموو بە گەڕخە. مەبەستم هەموو دیندارانی مسلمانی کوردە، بە تایبەتی ئەوانی باشوور کە پێویستە ئەوان وەکو نمونەیەک زیاتر بێنە پێشەوە بۆ بەشەکانی تری کوردستان، چونکە ئەزموونی ئیشکردن زۆرترە. هەرچەندە لە بەشەکانی کوردستانە بەشەکانی ترە دیندار و خواناس و جوامێر و پیاوی ئازا و بەجەرگ و عالمی دڵسۆز زۆرتر هەن وەک لە باشوور، بە تایبەتی لە ڕۆژهەڵات. بەڵام لە هەمان کاتە پێویستە ئەوانەی ڕۆژهەڵات و دیندارەکان بە تایبەتی هەموو سینەفراوان بن بەرامبەر بە یەکتری. هەرچۆن ئەو میلەتانی دەوروبەرمان دوای ئەو عەلەمانیەتە حەقیرە دوژمنکارە ڕقنە، دوای مستەفا کەمال و ڕەزا شاو
دوای سەدام خەڵک چۆن گەڕاوەتەوە بۆ ئیسلامەکە میلەتی ئێمە شەروا گەڕێتەوە ئەو میلەتی ئێمەش 27 ساڵە لەو ناسۆرەیە کە بە عەلەنی وەکو ئیدارەی دەوڵەتەی بن بڕێوە پێشتریش هەر یەکێک لەو دوو تاغوتەی سەر حکم 50 ساڵی ڕەبەقە زیاتر ئەوانە میلەتەکەیان خستۆتە بەردەستی خۆیان و بە حساب ئاڕاستی کوردایەتیانەکە بەڵام لە هەمان کاتیشە دەرکەوت کە هەمویان چۆن بەرەو کوفریان برد و بەرەو عەمالەت و جاشایەتی و فرۆشتنی خاک و خەڵک و خەبات و خوێن ڕوویان ڕەش بێ ئەوانە لەوە زەلیلترە بن ئینشاءڵڵا کەونە بەردەست و پێی خەڵکی بە حەول و قووەتی خوای پەروەردگار کۆتاییەکەیانە بینی بەڵام ئەمە معنایوانیە دانیشین و پاڵی لێ بدەینەوە ئەبێ زیاتر ئیشکەین دڵسۆزتر بین بۆ دینەکەمان وزەکان ئاقلانەتر بەگەڕخەین